یەکێک لەو پێشەرکاریانەی کە ئێمە چاودێریمان کرد لە پرۆسەی دادگاییکردنی شێروان شێروانیدا ئەوە بوو کە بە تەواوەتی هۆڵی دادگا بە سەربازگە کرابوو، زیاتر لە 15 سەرباز و چەکدار لە هۆڵی دادگاییکردن بە چەکەوە ئامادە بوون و زیاتر لەو ژمارەیە لە دەرەوەی هۆڵی دادگا ئامادە بوون. و ئێمە چاودێری ئەوەمان کرد کە پرۆسەیەکی یەکجار نادادپەروەری بەڕێوەچوو، پارێزەرانی بەرگریکار نەیانتوانی بە هیچ شێوازێک پەڕاوی لێکۆڵینەوە، پەڕاوی دادگا بەر لە پرۆسەی دادگاییکردن ببینن. چۆن کەسێک دەتوانێت دیفاع لە خۆی بکات لەناو هۆڵی دادگادا کە نەزانێت پەڕاوەکانی لێکۆڵینەوە چین، پەڕاوەکانی دادگا چین و ئەو تۆمەتەی کە خراوەتە پاڵی چییە. و ئەوەی ئێمە چاودێریمان کرد حکومدانێکی یەکجار نادادپەروەری بوو، سزادانێکی یەکجار نادادپەروەری بوو. ئەو شاهد و گەواهیدەرانەی کە لە دادگادا ئامادە بوون و لە ناو دادگادا هێنران بۆی شایەتی بدەن لە دژی شێروان شێروانی، هەر هەمویان بێتاوانی شێروان شێروانیان سەلمان شایەتیان لە بەرژەوەندی شێروان شێروانیدا و ئاماژیان بەوە کرد کە ئەوان وەکالەتیان داوە بە شێروان شێروانی، دەسەڵاتیان داوە بە شێروان شێروانی بۆ ئەوەی بتوانێت کە ئیمزا بکات لە بری ئەوان و داواکاریەکانی ئەوانش بەرز بکاتەوە. The use of torture, the access to medical support, the access to legal resources. ئێمە زۆر نیگەرانین لە دۆخی زیندانیان، لە دۆخی تەندروستیان و ئەو مافانەی کە پێویستە پیادە بکرێن و دەستیان پێ بگا ناتوانن دەستیان پێ بگا و ئێمە نیگەرانین لەوەی کە زیندانیان ئەشکەنجە دەدرێن.